بەناوی خدای گەورە و میهرەبان بەڕێزان بەیانتان باش هەمولایەکتان بەخێر بێن. ئەوڕۆ دڵخۆشین لەوەی کە لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر لە پێناو ماندیبوونی ئەو خۆشەویستانەی کە هۆکار و هاوکار بوونە لە سەرخستنی ئەزموونەکان لە پۆلی 12 کە لێژنەیەک ساڵانە هەم لە ڕووی لۆجستیەوە و هەمیش لە ڕووی ئەمنی و فراهەمکردنی کەشێکی لەبار لە بۆ قوتابیانی خۆشەویست لە سەرخستنی پرۆسەکەدا هاوکار و پشتیوان دەبن. بە تاکید بەرەنجامی 12 ساڵی خوێندن لە دروستبوونی بینای تێفکرین و حازربوونی ئەو مرۆڤەی کە لە نەتیجەدا ئەوەی تموحیتی تحقیقی بکە لە ڕووی زانستیەوە پۆلی 12ەیە. پرۆسەکە زۆر ئاسان نییە لەوەی کە دوای جودێکی زۆری قوتابیان و خانەوادەکانیان و جودێکی زۆری مامۆستا و ناوەندەکانی خوێندن، بەڵام لە ئەنجامیشدا لە پێناو باشی بەڕێوەچوونی پرۆسەکە کۆمەڵێک ئامادەکاری دەکرێتن کە هەموو هێزەکانی پەیوەندیدار، پۆلیس، ئاسایش، زێرەبانی و نەهێشتنی تاوان و هەروەها لایەنەکانی لۆجستی لە دابینکردنی کارەبا ئەو پێداویستیانەی لە بەهۆڵەکانی تاقیکردنەوە دەکرێتن. ئێمە ساڵانە بەپێی ئەو پلان و نەخشەیەی کە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر و بەڕێوەبەرایەتی پەروەردەکان دیاری دەکەن لە دیوانی پارێزگا لەگەڵ لایەنەکان کۆبوونەوە دەکرێت پلانەکە دادەنرێتن. چەند ساڵی ڕابردوو ساڵ بە ساڵ ئەو پلانانەی کە دانرایە بە خۆشحاڵیەوە وەکو خۆی وەکو ئەوەی کە ئامادەکاری لە بۆ کرایە جێبەجێ کرا. من لێرەوە وێڕای دەستخۆشیکردن لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان ڕەنگە فەرمانگەکان زۆر بن، چ لە دابینکردنی کارەبا وەکو باسم کرد و کارەبای مۆریدەی گەڕەکەکان و پێداویستەکانی هۆڵەکانی خوێندن، هەندێک وەقت لە فێنکردنەوە و دیسان دەرێمەوە لە هەمووی گرنگتر ئەو کەشەیە کە هێزەکانی ئاسایشی ناوخۆ ئەنجامی دەدەن. ئێمە چەند هێڵێکی نزیک لە هۆڵەکان دادەنرێتن، پۆلیس لە دەروازەکە و ئەرکە گشتەکەی لەسەرشانە، ئاسایش لە خەتی دیکەدا لە چاودێریکردنی هۆڵەکان و حیمایەتیکردنی هۆڵەکان، زێرەبانی لەو شوێنانەی کە پێویست دەکاتن تەداخل بکرێتن بەپێی ئەو نەخشەی کە دیاری دەکرێتن. ئەو هۆڵانە دیاری دەکرێن کە چەند دەرپێویستی بە تەرکیزی زیاتر هەیە، لە چەند دەریشدا ئەرکەکان بە نۆرمالی بەڕێوە دەچیتن. دیارە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە ئەو بەرنامەیان هەبووە هەموو ئەو بەڕێزانەی لایەنە پەیوەندیدارەکانی هۆکاری سەرخستنی پرۆسەکان ئەوڕۆ ڕێزلێنانیان پێشکەش بکرێ. ئەو ڕێزلێنانەش ڕێزلێنانە لە جوهد و ماندووبوونی هەموو خۆشەویستانەی لەناو پرۆسەکەدا شانازی سەرکەوتنی پرۆسەکان بەبەرکەتیە. چەند ساڵی ڕابردوو هەولێر نمونە و پێشەنگایەتی ئەو بوارە بووە. بە تاکید لە داهاتووش هەمان ئەو نمونە و پێشەنگایەتیە لە بۆ هەولێر دەمینێتەوە و دیسان تاکید دەکەینەوە ئێمە ئەگەر پێوەرێکە بیتن لە ئاستی هەموو پارێزگاکان هەولێر لە پێشەنگایەتیدا بووە کە پرۆسەکە بەباشی بەڕێوە چووە. دڵنیاشم لە ئایندەدا بە باشتریش بەڕێوە دەچیتن. ئەوەی لایەنەکان کردیتیان هەر تەنها جێبەجێکردنی ئەرک و فەرمانەکانی سەروی خۆیان نەبووە، بەڵکو لایەنێکی ئەخلاقی مرۆیی ئیمانیشی لەخۆ گرتیە کە ڕێگریکردن بووە لە گزیکاری و هەروەها سەرکەوتنی پرۆسەکە و چاودێریکردن و پاراستنی لێژنەکانی تاقیکردنەوە، گەیاندنی پرسیارەکان بە سەلامەتی لە بۆ ناوەندەکان و هۆڵەکانی تاقیکردنەوە، پارێزگاریکردن لە بەڕێوەبەر و مامۆستایانی هۆڵەکانی تاقیکردنەوە هەموو ئەرشی ئەوان بووە. جارێکی دیکە بەناوی پارێزگای هەولێر یەک بە یەک دەستخۆشیان لێ دەکەین، ئومێدی سەرکەوتنیان لە بۆ دەخوازین، هیوادارین هەر بەباشی و بە چاچی ئەو پرۆسە گرنگە لە سنووری پارێزگای هەولێر بەڕێوە بچی و هەموو لایەکتان بەخێر بێن و زۆر سپاس.
ئامادەی جێرەوانی بووم بۆ ئەوە بەشداری ئەو بناسەبەم کرد لێرە. ساڵانە لە کاتی تاقیکردنەوەی پۆلی 12 ئامادەی پارێزگاریکردنی هۆڵەکانی خوێندن بۆ ئەوەی لە گزی و لە کەسانی خراپ ئەوانەی کە بیانەوێت استیغلالی بارودۆخ بکەن یان بە هەر شێوەیە بێ بیانەوێت چاویان لەوە بێ دەرەجەیەک بە ناشەرعی بەدەست بێنن. ئێمە ئەرکی پاراستنی هۆڵەکان چمن چ یەکەی هەشتا چ ئاسایش و چ دەستگا ئەمنیەکانی ناو شار برایانی شوڕتا بە یەک تیم لە خزمەتی قوتابیانی خۆشەویستی شارەکەمان بووین. ئەم مناسەبەش بۆ ئەوە ڕێکخراوە ساڵانە ئێمە ئەو کارانە دەکەین و هەموو ساڵێکی ژێمە وەک سەربازێکی ون بۆ ئەوەی کەشێکی ئارام بۆ قوتابیان دابین بکەین لە خزمەتیان ئەوەین. لە پای ئەو کارێکەوە پێمان سپێردرا بە لێژنەی هونەری و کارە لە ئەزمونە گشتیەکانی پۆلی 12 لە ساڵی ڕابردوو ئەو کارەمان بەڕێک و پێچی ئەنجامدا و ئەو ڕێوسپاسی ئەوڕۆپال پشتێکەوە بۆ بەرێ پێشچوونی کارەکانمان لە داهاتوودا کاری جوانتر و ڕێک و پێکتر ئەنجام بدەین بە هیوای سەرکەوتن بۆ هەموو قوتابیانکەوە بەشداری ئەزمونەکانی گشتی دەکەن. دیارە بەڕێبەتی گشتی پەروەردە هەولێر مەراسیمەکی ڕێکخست ئەمڕۆکە کە بانکەیشتی زۆر لە کارمەندانی هێزی ناوە خۆی کرد کە پارساڵ لە ئەزمونە گشتەکان هاوکار و هەمانکێکی باشی پرۆسەی پەروەردە و فێرکردن بوون بە تایبەت ئەزمونە گشتەکان. ئەزمونە گشتەکان پرۆسەیەکی هەستیارە پێویست دەکات لایەنی ئەمنیش بەشدار من لەگەڵ بەڕێبەتی گشتی پەروەردە هەولێر. بەم بۆ نێوە بەڕێبەری گشتی پەروەردە هەولێر ڕایسپاردین کە ڕێز و سپاسی تایبەت بۆ ئەوانەی کە بەشدار بوون لە پرۆسەکە پێشکەش بکرێن لە مەراسیمێک بە ئامادەبوونی پارێزگاری هەولێر و بەڕێبەری گشتی پەروەردە هەولێر.